حەج لەکێ و بڕیاری مووچەی خەڵک لەکێ ئێمە پێمان وایە تەیف سامی و هەندێک لە تەیفەکانی بەغداد زۆر شۆڤێنانە بیرەکەنەوە ئەیانەوەی کێشە سیاسیەکانی نێوان خۆیان و هەرێم بە خەڵکی کوردستان و بە مووچەخۆرانی کوردستان دەربکەن بۆیە ئەمە بیرکردنەوەیەکی باسییانەیە ئێمە لای خۆمانەوە زۆر بە توندی ئیدانەیەکەین هیواداری کە چیتر قوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە کێشە سیاسیەکانی نێوان حکومەت و هەرێم و بەغدا نەکرێ چونکە ئەم کێشانە بەردەوامی هەیە هەتا ئەو ئەقڵە شۆڤینیانە بمێنێ ئێمە مانگی پێشوو دوای 45 ڕۆژ بوو چەماوەرگرت وا 34 ڕۆژی تر جەژن لە پێشمانە یعنی ملیۆنی زیاتر لە ملیۆنە و 200,000 فەرمانبەری هەرێمی کوردستان ناتوانن سفرەی جەژنیان حازرکەن بۆ مناڵەکانیان لەبەر خاتر ئەوەی سیاسیەکانی هەرێم و بەغداد کێشەی ناوخۆییان هەیە ئەمە تاوانێکە لە تاوانە هەرە گەورەکان بۆیە ئێمە داواکاری بە زووتری کات مووچەی فەرمانبەرانی هەرێم دابەش بکرێت من تێناگەم یعنی حەج لەکێ و بڕیاری مووچەی خەڵک لەکێ بۆیە ئەوە سیناڕۆیەکە بۆ جوانکردنی ڕووەناشرینەکانی خۆیان